ئێستا لێرەینە سەرۆکی فراکسیۆنی پارتینە بەڵام بە دڵنیاییەوە تەواو یەکلا بووتەوە ئەمڕۆ ڕێکارە قانونیەکان دەست پێ دەکاتن و سیڤیەکە پێشکەش دەکرێتن و ئیدی بە پشتیوانی خی گەورە لە ڕۆژانی ئایندە پرۆسەکە لە زووترین کاتدا تەواو دەبێتە وەکو باسم کرد پرۆسەکە لەو ڕۆ دەست پێ دەکاتن ئیدی جەنابی وەزیری ناوخۆ ئەمڕۆ سیڤیەکە پێشکەش بە ئەنجومەنی پارێزگا دەکا ڕێکارە قانونیەکانی ئەنجومەنی پارێزگار دەگیرێتە بەر و ڕۆژەکەی دیاری دەکرێتن سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگا بە دڵنیاییەوە بانگێشتیان دامانی دەکات کۆبوونەوەیەک دیاری دەکرێت کە دوای ئەوە پاژەوەی متمانە لەلایەن ئەنجومەنی پارێزگاوە بەدەست دێنیتن ناوەکە جارێکی دیکە بڕگارەکە دەردەکرێت لە ئەنجومەنی پارێزگاوە ئاراستەی وەزارەتی ناوخۆ دەکرێت وەزارەتی ناوخۆ پاشانەکە ئاراستەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی دەکات دوای ڕەزامەندی جەنابیشیان ئاراستەی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان دەکرێت لەوێژ ڕۆژێک دیاری دەکرێتن بۆ مەرسومی هەرێمی و سوێند خواردن بەتاکید ئێمە دەستەی سەرۆکایەتی فراکسیۆنمان هەیە ئێمە ئێستا لە پشووی وەرزی یاسادانانین تا یەکی ئادار کە کۆبنەوەکانی پەرلەمان دەست پێ دەکاتەوە بەڵام هیچ گرفتێکمان نابی لە دانانی سەرۆکی فراکسیۆن ئۆرگانەکانی پەیوەست بە کاروباری فراکسیۆن هەموو ئامادەکاریەکیان کردیە و لەگەڵ خوشکوبرایانی فراکسیۆنیش گفتوگۆ دەکرێت و کۆبنەوە دەکرێتن بەڵام پێم وایە هەردووچیان زۆر لێک نزیک دەبن ڕەنگە پێشی ئەوەی ئەولا ئێرە یەکلا ببێتەوە بەڵام هەوڵی ئێمە وایە ئەوە پێشتر یەکلا ببێتەوە بەتاکید تا ئێستا هیچ کەسێک دیاری نەکرایە چێ دەبێتە سەرۆکی فراکسیۆن بەڵام ئەمن ئەوەی دەزانم وەکو هەڵسەنگاندنی من لە ماوەی 2 ساڵ و ئەوەندە مانگەی بەیەکەوە بە تەجروبەی 5 ساڵی خوڵی ڕابردووش هەر 44 خوشکوبرایەکەی دیم هەر هەمویان توانا و شیانیان زۆر لەوە زیاترە دەتوانن سەرۆکی فراکسیۆن بن تموحات هەیە ئەو هەواڵەنە عەرزی تموحاتی خۆیان دەکەن دواتزار مەرجعیەتی ئێمە بڕیار دەداتن چێ دەبێتە سەرۆکی فراکسیۆن لە کاتی خۆیدا باسی بەرنامەکان دەکەین بەڵام وەکو پێشەچێکی کە ڕوون پەیامەکە بە خەڵکی خۆشەویستی هەولێر و سنووری پارێزگای هەولێر بگە ئێستا لەو دۆخەدا من نازانم چ دەکەم بەڵام بە دڵنیایی و بە پلان کار دەکەین بەڵام زۆر باش دەزانم چ ناکەم کە ئەوەی دەبێتە نیگەرانی خەڵک بە دڵنیایی ئەو کارانە ناکەین نازانم چ دەکەم بەڵام باش دەزانم چ ناکەم کە ببێتە مای نیگەرانیەوە